ئەمە ئەو بەرەیە کە ئێستاش سەیری دروشمەکانیان بکەین زۆر بە ڕاشکاوی تعبیرێکی زۆر ڕاستگۆیانەیە لە کردارەکانیان دەڵێن ڕای دەگرین ئیتر بەسە تێکی دەدەین ناهێڵین دەیوەستێنین. بەهۆی گەندەڵکاریە فراوانەکانی سێدەی ڕابردووی دەسەڵاتی جووت حیزب و جووت بنەماڵەییەوە لە هەرێمی کوردستان چین و توێژەکان لەو دەسەڵاتە بێهیوا بوون و داوای گۆڕانکاری ڕیشەیی دەکەن، داوای ڕاگررتنی ئەو دزی و خراپکاریە دەکەن کە بە ناوی نیشتیمان و نەتەوە و زاراوەکانی کوردایەتیەوە کراون. کۆمەڵی دادگەری کوردستان ئەو دەستەواژەی ناخی هەر کوردێکی دڵسۆزی نیشتیمان پەروەری کردوتە دروشمی هەڵبژاردن و دەیەوێت دز و خراپەکار و دروشم فرۆش ڕابگرێت و گردنی گەل و نیشتیمان لە کۆت و بەندەکانیان ڕزگار بکات. کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین دەیان وەستێنین دەیەوێت ئەم دۆخە ناهەموارەی هەرێمی کوردستانی تێدایە لە ڕووی سیاسی ئەمنی ئەخلاقی خێزانی ئابووری گوزەران دەوێت ئەم دۆخە بگۆڕێ. دەسەڵاتدارانی تێکدەری زاراوەکان و دروشمەکان لەم قۆناغەدا لە ترسی سزادانی گەلبۆیان هەوڵ دەدەن دروشمە دروست و ڕاستگۆکان بۆ ڕزگارکردنی خەڵکی کوردستان لە نەهامەتیەکانی ئەوان بە پێچەوانە مانا بکەن و درێژەدان بە گەندەڵیەکانیان با نیشتیمان پەروەری و داهاتووی گەش بەو خەڵکە بەژمەینەتە بفرۆشنەوە. کۆمەڵی دادگەری کوردستان هیچ کاتێک دەستی دوژمنی بۆ سەرخاکی کوردستان ڕانەکێشاوە، بەڵکو بە پێچەوانەوە ویستوێتی دەستی ئەوانە بگرێت کە بوونەتە مەقاشی دوژمنانی ئەزموونەکە، ڕاگررتنی ئەوانەی ناپاکیان بەرامبەر نیشتیمان کرد، داهاتووی گەشت بۆ چین و توێژەکان دابین دەکات، داهاتووی پڕ لە هیوە بۆ گەلی کوردستان دێنێتە کایەوە. کۆمەڵی دادگەری کوردستان دەیەوێت شەمەندەفەری دەیان کیلۆمەتری تانکەرەکانی نەوت ڕاگرێت کە لەلایەک سامانی نیشتیمان بەتاڵان دەفرۆشن و لەلایەکی دیکەش داهاتەکەی دەدزن و دواتریش قەرزی 35 ملیار دۆلاری دەهێننە گردنی گەلی کوردستان. ئەوە سەرەڕای خواردن و لێبڕین و پاشەکەوتی زیاتر لە 59 موچەی فەرمانبەران بە پاساوی جیاجیا. کۆمەڵ لەسەر بنەمای ئەو فەرموودەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت براکەت سەر بخە ئەگەر ستەمکار بێت یان ستەم لێکراو. وتیان دەزانین چۆن یارمەتی ستەم لێکراو بدەین بەڵام چۆن یارمەتی ستەمکار بدەین؟ فەرمووی دەستگرتن و ڕێگری لە ستەمی ستەمکار یارمەتی دانێتی. بۆیە ڕاگرتنی ئەو ستەمکاریە هەمەلایەنەی دەسەڵات نەک دوژمنی و تاریکی نییە، بەڵکو داهاتووی گەشە بۆ دز و ستەمکارانیش کە لەو زەلکاوی گەندەڵکاریە ڕزگار ببن کە دەیانەوێت بە چاواشەکاری جەماوەر لەو دروشمە بترسێنن. لە ڕاگرتنی گەندەڵکاراندا داهاتووی گەلی کوردستان ڕووناک و پرشنگدارترە، خزمەتە بە مێژووی داهاتووی جەماوەری هەرێم و ڕزگارکردنیانە لەو کۆت و بەندانەی دەسەڵات خستوێتی ئەستۆیان. هەر ئەوە شەوای کردووە ئەوانە لە پاکی و دروشمی ڕاستەقینە بترسن.